تاخوا هیچ تەشەمەکە نامانەوە. هاوڵاتیەکی ناوچەی هەورامانە و دەیەوێت پەیوەندی بە دەرەوەی گوندەکەیانەوە بکات. ئێرە گوندی بەڵخەیە لە ناوچەی هەورامان بۆ هۆی بردومانکردنی بورجەکانی پەیوەندی لەلایەن ئێرانەوە پەیوەندیە تەلەفۆنیەکانی تێدا پچراون. ئەوان ڕۆژانە پێویستیان بە ئامێرەکانی پەیوەندی و ئینتەرنێتە، دەبێت چەندین کیلۆمەتر ببڕن تا بتوانن تەلەفۆن بۆ دەرەوەی گوندەکەیان بکەن. بردومانەکانی ئێران کە بەفری میری بردومان کرد لەو کاتەوە نزیکەی 3 مانگە کۆمپانیای کۆڕەک نەهاتوە بەدەممانەوە بپرسێتەوە بزانێ ئەم هەموو گەشتیار حەزەکەم دوای تەسویرێکی وەزنێ و بەڵخە بکەی بزانە هەزارەها خەڵکی تایە. خەڵکی تایەوە هاتووە و بەڵامی تر لەوانە جارێکە نێتەوە. ناوچەی هەورامان ناوچەیەکی گەشتیاریە. لە وەرزی هاویندا گەشتیارێکی زۆر سەردانی دەکات. وەک گەشتیاران دەڵێن بەهۆی نەمانی هێڵەکانی پەیوەندی ڕۆژانە ڕوبەڕووی گرفت دەبنەوە. هیچ ئینێکی تەلەفۆنی تا نەماوە، یەکێک ئیشێکی هەبێ ئاگرێ بکەوێتەوە زەڕوریاتێکی هەبێ هیچ شەبەکێک نەماوە. داوا لەو کۆمپانیانەکەین کە بێن بەدەم ئەم شەبەکانەوە چاکیکەنەوە بۆ ئەم خەڵکە. دەنگی ئەمریکا پەیوەندی کرد بە بەشێک لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن کە هێڵەکانیان پچراون، بەڵام ئامادە نەبوون لێدوان لەو بارەیەوە بدەن. هەر بە گوێرەی زانیاریەکانی دەنگی ئەمریکا خەڵکی ناوچەکە داواکاریەکی ناڕەزایەتیان داوەتە ئیدارەی هەورامان و پارێزگای هەڵەبجە. خاوەن پرۆژە گەشتیارەکانیش دەڵێن بەهۆی پچڕانی پەیوەندیەکانەوە گەشتیاران کەمتر دێنە بەشێک لە ناوچە گەشتیاریەکان. هیوادارین ئەو پەیوەندی تەلەفۆنانە چاپکەنە بۆ ئێمەش بتوانین لەگەڵ مشتەریەکانمان لەگەڵ گەشتیارانە هەماهەنگی و پەیوەندی بکەین و ئاسانکاری بۆ هەموو لە یەکمان بێت. بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێت بە نووسراوی ڕسمی داوای چارەسەرکردنی کێشەکەمان لە کۆمپانیەکان کردووە. دوای ئەوەی کێشەکان چارەسەر کراون جارێکی دیکە بورجەکان کراونەتەوە ئامانج. ئێستا پێیان وتوین بەم نزیکانە کێشەکە چارەسەر نابێت. داوامان لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن کرد کە بێن سیانەی بورجەکانیان بکەنەوە بە ئەو ئامانچێکە و کێشە چارەسەر بکرێت، چکە وەرزی گەشتیاری ئێمە لە 25ەوە دەستی پێکردەوە. بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی دووبارە دەستیان کرد بە سیانەکردن و چاکردنەوە لە درنگانێکی شەوی دوومانگی ڕابردوو دیسان بە هێرشی درۆنی هێرشکرایە سەریان و تا ئێستش ئەو بابەتە چارەسەر نەکراوە. باوەڕ ناکەم ئەم بزانێت چارەسەر بکرێت. بەردەوامی ئەم کێشەیە نەک هەر کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان و بەشێک لە گوندنشینانی هەورامانی پەکخستووە، بەڵکو و کاریگەری لەسەرکەرتی گەشت و گوزاری ناوچەکە و بژێوی خاوەن پرۆژەکان دروست کردووە. نادیاری چارەنووسی چاکردنەوەی هێڵەکان نیگەرانی قوڵی لای دانیشتوان و کاسبکاران دروست کردووە کە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان و کۆمپانیەکان ڕێگە چارەیەکی بنەڕەتی و پارێزراو بۆ ئەم گرفتە بدۆزنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.